محەممەد ساڵح گەنجێکی بەهرەمەندی بواری میوزیکە لە شاری کۆیە. ئەو لە منداڵیەوە خولیایی فێربوونی ئامێرە میوزیکیەکان بووە. ئێستا بە شێوازێکی ئەکادمی خۆی فێری ئامێرە میوزیکیەکان کردووە. ماوەی 5 ساڵە ئامێری چەلۆ دەژەنێت. لە ڕێگەی ئامێرەکەیەوە دەیەوێت ئاواز و میوزیکی ڕەسەنی شارەکەی و هونەرمەندە بەناوبانگەکانی وەکو تایر تۆفیق و سێوە زیندوو بکاتەوە. محەممەد جگە لە چەلۆ ئامێری عود و پیانۆش دەژەنێ. ئەو لە میوزیکە کلاسیکیەکانیشدا کار دەکا و دەیەوێت پەرەی زیاتر بە بەهرەکانی بدا و لە داهاتوو ببێتە یەکێک لە میوزیک ژەنە بەناوبانگەکانی کوردستان بۆ ئەوەی خزمەتی میوزیک و گۆرانی ڕەسەنی کوردی بکات. من ناو محەممەد ساڵح سەدڕەدینە خەڵکی شاری کوێم ماوەی 5 ساڵ لەسەر ئامێری چەلۆمە وە خولیای منداڵیمە یعنی لە منداڵیەوە حەزم لە مۆسیقا بووە و بەشداریی خولا هاوینیەکانم کردووە. یەک لەو خولانە خولی سنتەری چالاکی گەنجانی کوێ دواتر کە گەورە بوومەوە و پۆلینۆم تەواو کردو چوتمە پەیمانگای هونەر جوانەکان چوتمە سەر ئامێری چەلۆ. سەرەتا بە ئامێری عود دەستم پێ کردووە. دوایە کە چوومە پەیمانگای هونەر جوانەکان مامۆستاکان ئەمنیان هەردەسەر ئامێری چەلۆ و ئێستاکە ئامێری چەلۆ حەزف دەکەم. ئامێری عودیش حەزف دەکەم بەڵام وەکو اختصاصی خۆم چەلۆیە. ئامێری پیانۆش حەزف دەکەم. ئامێری چەلۆش بەردەوام پرۆڤای دەکەم بەردەوام یعنی شۆن و خوێنیم پێوە دیتە ڕاستی تا گەیشتمە ئەوەی قۆناغی ئێستاکەم بەردەوام پرۆڤای دەکەم و ئامێرەشی زۆر تایبەت و کلاسیک و زۆر خۆشە لە لای من. ستایلی شەرقی حەزف دەکەم واتە ئەو ستایلی خۆمان کە کللتوری خۆمان زیاتر ئیحتیمام بە شەرقیەکەی دەدەم و کلاسیکیش دەکەم بەڵام شەرقیەکە لە بۆ من زۆر باشترە. زیاتر جێلۆ میوزیکانە ڕادەگرم وەکو میوزیکی شاری کوێ مەسەلەن هەندێک میوزیشیە ئەوە وەکو تایار تۆفیقە هەندێک گۆرانی کوێ هەیە زیاتر ئەوانە جێ لە ڕادەگرم ئەوانەی تیپی مۆسیقای باوەجی کوێ زۆر متابعەیان دەخەمە سەری وەبی دەست و پەنجەم لەگەڵیان لێ ڕابێت و بەردەوام حەزف بکەم. و کلاسیشی من هەزم لە سەریتی ڕاستی ئەویش حەزف دەکەم بەڵام وەکو شەرقیەکە زیاتر ئیتیباری پێ دەدەم. ئامێرێکی تاوڵەی کەمە لە کوردستان ئاسفیش کەمە. بەڕاستی ینی گرینگە ئەوێ گەنجەکانمان پەرە بۆ ئامێرە بدەن ئەو ئامێرەی کەمەوە ئیشیشیان زۆر لە بواری مادی مەسەلەن ئیشەکی باشی هەیەەوە لە بواری ئەوەش کە تو لە کوردستان ئاسفی کەمە یعنی پێویستە ئێستا و ئامێرە هەیە پێویستە گەنجەکان پێ ئاشنا بن و منداڵەکان پێ ئاشنا بن کەەوە ئامێرە هەیە و ئاسفی زۆر بیتن لە کوردستان بەڵام بەداخۆ لێرکانە ئامێری چەلۆ ئاسفی کەمە. ئارادەیەکی زۆر گرنگی بە ئاواز و مقامی شاری کوێ دەدەم. ئاواز و مقامی شاری کوێ تاوم چێژێکی تایبەتی خۆی هەیە وەکو شارە مەسەلەن وەکو هەولێر کە ئێستا هەولێر مەسەلەن ئاواز و مقام و گۆرانی تایبەتی خۆی هەیە ئێران هەروەتر هەموو شارەکان هەر بەڵام من زیاتر هیچ لە سەر ئاواز و مقامی شاری کوێ وەکو
تیار تۆفیق و سێوە و ئیتر گەلێک لەم کەڵە هونەرمەندانەی کە لە شاری کوێیە هەنا.